نەخۆشی دێشخان ئەمەش موچەکەی کە خۆتان دەزان 300,000 2 مانگ جار و 3 مانگ جار موچەمانێنێ یا ڕبی خی گەورە بەم خاتر ڕەمەزانە نوێژ و تاعەت و خێر و سەدەقەکانیان لێ وەربگرێت ئینشاڵڵا بۆ خاتری گەورەی خۆی ئینشاڵڵا. عليك السلام أخي بريد سرچاو شارز شاو أخي سرچاو والله بالنسبة من خم نخوشي ديش خان أمش موچەکەی کە خۆتان دەزان 300,000 2 مانگ جار و 3 مانگ جار موچەمانێنێ بژێویژیانمان ئەوە حاڵ نییە بەشمانەکە بە 2 مانگ جار و بە 3 مانگ جارم چوار پێنج سەرخێزان بۆمان ناچێ بەڕێوە مەگەر بە ناعیلاجی وەمانە ڕاتڕێم ئێمە بە سەرما و بە گەرما و بە ڕەمەزانەتی و ئەمیشە بەردەوامی ئەیکەین یعنی بڵێن ئەوە نییە بڵێ ڕۆژێک ئەیکەیت و ڕۆژێک ناکەیت هەموو ڕۆژێ بەردەوام ئەیکەی بەجگەم لە جومعان دەستگای خێرخوازی بەخشین ئەم بڕە هاوکاری بۆ هێناوین دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ خی گەورە پاداشتی خێری ئەوانەیش بداتەوە کە هاوکاری فەقیر وەژارانەکەن دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم زۆر سپاسیانەکەم بۆ ئەم بڕە هاوکاریە کە هاوکاری ئەماکەن زۆر سپاسیانەکەم و مەمنونیان یا ڕبی خی گەورە بەم خاتر ڕەمەزانە نوێژ و تاعەت و خێر و سەدەقەکانیان لێ وەربگرێت ئینشاڵڵا بۆ خاتری گەورەی خۆی ئینشاڵڵا ئێمە لە خزمەتداین دەی دەست خۆش زۆر سپاس دەکەم و بەخێرن سەر سەرچاوە لەشتان ساغێ بەخێبن یاخوا سەرچاوە دستان خوش بياكم وزيان ويقول لك قولك إن شاء الله بسم الله الرحمن الرحيم وما ترى إن شاء الله ويقول يجي بنسيب مالدي أو بدسي أو خوش بيو سباسي برنامج بخشينكم وخوشيان ليكم وسباسانكم إن شاء الله بتمام يشوكاري فيكم بو جياني معلوم من علاقة. والله ده حمالي به كريكاري به هالشيء وقت جورا بيكا بقسمت إن شاء الله بتمام يوم. استخدم حاليا شيء. إشكال والله ما وصل بتعلم بهاران خليكي إشي زرعة رشين أشين بو إشي تماتو بيبرو كولاكو أمانة وكريكاري شاشين إذا ساعة شيباني روين وسواري أواري إشكين سواري أواري تديرون بيان ساعة شون خلاص ينو شو بس إيش كمان جس غيره بيش وكارو تابع تاسبين جس غيره بيش هاد خليه زرعات وكليكاري وأماني دزتاني بقوات بتالو تال لما هي إيش كاري كمانية إن شاء الله بما تورثيتايا جياني يقوم ومالو من دورة مزانية إن شاء الله بي بريكم روجانا تمونا وبازار هاتي أبو مجوكو بريك ميوالي ماتور أرجوك برادر يقومن لقلوان إيش كاري أبو لقزماني أنا أبو هاتي بيان بولي إيش كيبو كمن يجبوتر أو سنتا يواري من بو مالو منافسة ما شانس تيجي دسو خوش مصيجة هاي قول يا قوم هاد لقى ماتور ركبي بلا باش ولا من يدوز كيش راسه في الموضوع بلا دس خوش مصيجة
حیز بژەیەکی ژیانم نیە تەنها 300,000 نەبێت. هیوادارم هەراوە بەردەوام بن و هەراوە بەتەم ئەژارانەوە بێن و هەراوە بەتەم ئەژارانەوە بێن و سلام ورحمة الله وبركاته. حاڵە باشە. تۆ براکەم من کرێکارێکی سەرجادەم و ئیتر ژیانی ڕۆژانە بەڕێوە بم معاشەکەم 300,000 و بژێوی ژیان بەش ناکەوە دەزانین پارەی کارەبا دێن پارەی مۆریدا دێن ئیتر شیر و دایبی مناڵای کڕین و باری داراییمان باش نیە. ڕۆژانە لە ساعت حوتەوە دەست پێەکەین هەتاکەی شەکەمان هەتا تەواو بوونە کە تەواو بوونە ڕۆینەوە. حیز بژێوەیەکی ژیانم نیە تەنها 300,000 نەبێت. کارەکەتان ناخۆشە لە ڕەمەزانە وڵی کارەکە ناخۆشە بێت و بوو پێیکە بە ڕۆژووە بیسپاس بخوا هەمومان عەبدی خوین و بە ڕۆژووین ڕەمەزانە و مسڵمانین و بەڵێ وەڵامان دووەبی زۆریش چونکە ڕێگاکەمان دوورە ترکە تۆ ڕێگاکە دوور بوو توینوێتی و برسێتی بەخوا تەنگت پێ لە سنێ و برسیتی نوێبی لە زۆربەی خودعەکان هەڵواسراوە تکایە خۆڵ لێرە مەڕێژە بە عەکسەوە زیاتر لێ ڕێژێوەکو لە شوێنەکانی تر ئێمە داواکمان لە خەڵکی پیرەمەگرومەوەیە کە ڕەچاوی ئەوە بکەن کە ئێمە کرێکارین بەزەیەکان بە ئێمە ئەوێتە. کاکشەماڵ دەستگای خێرخوازی بەخشین ئەم بڕە هاوکاری بۆ هێنا. من پێشەکی بە خێراتنی بەرنامەکەتان دەکەم و بە خێراتنی بەرنامە بەخشینەکەم و هیوادارم هەراوە بەردەوام بن و هەراوە بەتەم ئەژارانەوە بێن و سپاسی بەرنامەکەتان دەکەم و خوای گەورە خێری خێرخوازانیش بنووسێکە هاتن بە ئەم شارۆچکە پیرەمەگرونەوە. کاکشەماڵ جوان لە خزمەتدا بە خێرن خوای گەورە کارە بە قوربان و خواتان لەگەڵ بێ بە خێرن.